یادی ڕاپەڕێنی سلێمانی لە خەڵکی سلێمانی و لە خۆمان زۆر پیرۆز دەکەم. حتمما شاری سلێمانی کۆمەڵی خەسڵەتی تایبەت بەخۆی هەیە، بۆیە نازناوی شاری هەڵمەت و قوربانی و شاری ڕۆشنبیری پێدراوە کە شایستەیەتی. ئێمە هیوادارین کە ئەو بنەمایانەی کە ڕاپەڕێنی لەسەر دروست بوو بەردەوام بن بۆ هەتا ڕۆژی سەرفرازی هی ئەم وڵاتە. ئەگەر کەم و کوڕیەکیش لە ماوەی ئەم 30 ساڵەی دوای ڕاپەڕین ڕوویدا بێ کە هەمومان هەر یەک بەپێی حەزمی خۆی لێ بەرپرسیارین، هەروەک چۆن لە سەرکەوتنەکانیش ئێمە پشتمان بەرەکەوێت. کاڵم ئێمە مەبەستم بەس پارتی دیموکراتی کوردستان نییە، مەبەستم هەموو لایەنە سیاسیەکانە کە لەم وڵاتەیە بەشداریان لە حکومڕانی کردووە. ئێمە پێمان باش بوو لەو گۆڕانکاریانەی کە لە سنووری سلێمانی کراوە لە حیزبی ئێمەیە گفتوگۆیەکتان لەگەڵ بکەین. بە سوپاسەوە بە بڕیاری جەنابی سەرۆک مەسعود بارزانی بەندە بەرپرسیارەتی بەڕێوەبردننی لقی چوارم پێدراوە. خوا هیدایەت بێ هەموو هەوڵێکی خۆمانەیین کە ڕووزەردی لای خوا و لای میلەتەکەمان و لای سەرۆک بارزانی نەبین. حەزەکەم شتێک هەیە بڵێم، ئەگەر ئێمە بۆ لە مودووە ئەم باڵاخانەی لقی 4000 مەتریش بەرزکەینەوە، حتمما لەسەر ئەو خشت و بلۆکانە دایئەنین کە ڕەفیقەکانی خۆمان لە پێش ئێمە دایانناوە. ئێمە تەکمیلەی ئیشی ئەوانەکەین لە مەسایلی گۆڕانکاری لە ئۆرگانی حیزبیە، لە ئۆرگانێکی حکومیە مەسەلە باش و خراپ نییە، کەس لە کەس باشتر نییە. بەڵام هەندێک جار هەندێک گۆڕانکاری دوای ماوەیەک لە ئۆرگانێکی سیاسی حکومی حیزبی هەتا لە کۆمپانیایەکە ئەوە شتێکی ئاساییە. من زۆر دەستخۆشی لە برای بەڕێزم کاک سەعید ئاغاکەم کە لەم ماوەیە زەحمەتێکی زۆری کێشاوە بەدڵ و بەجان بڵێن قیادەی ئەم لەقەی کردووە. ئێمەی پارتی سەر بە ڕێبازێکین کە خۆمان وا تعریفیەکەین، ئەڵێن ڕێبازی بەرزانیە. ئەم ڕێبازی بەرزانیە پاکێجێکە لە ئیمانداری و لە نیشتیمان پەروەری. ئیمانداریەکە بەس مەسەلەی ڕۆژ و نوێشکردن نییە. خاچی پیرۆزی کوردستان دیارەیە کە خوای گەورە بە هەدیایەتی بە خەڵکی کورد، بە خەڵکی کوردستان، بۆیە ئەبێ وەکو چاوی خۆمان بیپارێزین. ئەو پاراستنە بەس ئەوە نییە ئێمە بە تفەنگ دیفاعی لێ بکەین. ژینگە پارێزی یەکێکە لە ئەرکە هەرە سەرەکیەکانی ئەو کەسانەی کە خۆیان بە بەرەوەگری ڕێبازی بەرزانی ئەزان، لە عەدالەتی کۆمەڵایەتی، لە ڕێزگرتن لە ئافرەت، لە مافی منداڵ، لە دەستپاچی، لە دوورکەوتنەوە لە گەندەڵی، ئەلئەمر بالمەعروف و نەهی عن المونکر یەکێکە لە واجبەکانی ئێمە. ئەمە فەرزە لە سەرمان ئەو کەسانی کە بەرەوەگری ڕێبازی بەرزان. ئێمە لێرە لە خزمەتی خەڵکی سلێمانی ئابین. حدودی ئیش و کار و چالاکیەکانی ئێمە دیارە لە قەزای مەرکەزی سلێمانیە. ئێمە نەک ڕێگر نابین لە بەردەم یەکە ئیدارەکان، بەڵکو لە خزمەتیان نابین لە چوە ئەم یەکە ئیداریانە جەنابی مەحافظ، شارەوانی و قایمقامیەت، پۆلیس و ئاسایش، دایرەکانی تر پێویستیان بە ئێمە بوو. ئێمە حتمما لەگەڵیان نابین، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەتی خۆمان نەزانین. بەڕەغمی هەموو ئەو ملاحەزاتانی کە هەندێک لە خەڵک لە کوردستان لەوانەیە لەسەر حکوومەتەکەی خۆیان هەیان بێ، لەبەری حکوومەتی خۆیانە، حەقی خۆیانە، ئێمە هاوکار ئەبین لەگەڵ یەکە ئیدارەکانی سلێمانی وەکو لە قیچوار، و ئێمە دەرگاکەمان کراوەیە بۆ هەموو لایەنە سیاسیەکان، بە تایبەتی هەواڵانی عزیزمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان حتمما ئەو ڕاستی ئەزانن کە نەبوونی تەواوی و یەکڕێزی لە نێوان ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئازەرەرەکەی بۆ خەڵکی کوردستان ئەگەڕێتەوە. بۆیە ئێمە هیچ کەس لە معاملە و لە دۆستایەتی لە بەرنامەی خۆمان دەرناکەین، تەنیا ئەو کەسانی لێ دەرەکەین کە بە دژی بەرژەوەندی خاچی پیرۆزی کوردستان و مەسلحەتی بێگانە ئیشەکە کە لەخوا بەزیابێ
لایەنە سیاسیەکان هەمویان لایەنی نیشتمان پەروەرن وەکو ئێمە لە ڕیزەکانی خەباتە. اینجا من وابزانم ئێمە ئەگەر نەڵم هەمووتان زۆر بەمان زۆر باش یەکتری ناسیم، زۆر ئیشمان کردۆ بە یەکەوە. ئەخیر قسەم کە ئیکەم ئەو قسەیە کە زۆر جار لەوانەیە بە زۆرتان وتبێ، ڕاگەیاندن و سیاست یا ڕاگەیاندنکار و سیاستمەدار پێویستیان بە یەکتریە. تۆ پێویستی بە ئێمەیە بۆیە ئێمە زانیاری و بینێ، ئێمەش پێویستمان بە تۆیە بۆی پەیامەکانمان بگەیەنی. ڕێزێکی تایبەتمان هەیە بۆ هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن. ئەگەر لە پەیجێکی فەیسبووکەوە بێ هەتا تەلەڤیزۆنێکی زەبەلاح یا ڕادیۆ، بەڵام یەک شت هەیە من حەزەکەم لێرە بەڕاستی زۆر بەڕاشکاوانە بێڵێ، ئێمە خەڵک ڕخنەمان لێ بگرێت و ڕەنابین. خەڵک حەقی خۆیەتی ڕخنە لە حکوومەتی خۆی بگرێت. داواکاریمانەوەیە ئێمە بە ڕخنە لە ڕخنە فێر ئەبین، غەڵەتمان هەبێ خۆمان چاکەین، بەڵام ئەوەی کە قبوڵی ناکەین مەسەلەی تەشهیرە، ناوزڕاندن. ئێمە جوابی خەڵکێک نادەینەوە کە تەشهیرمان پێکە. سعدی هەڵێ ئەدەب ئەسکەوە موکتی ئەز بی ئەدەبان ئەنچە کەردان نەکەردا. ئینسان ئەدەب لەو کەسانەوە فێر ئەبێت کە لە ئەدەبە هەژارن بۆ ئەوەی کا من نایکەم، چوە گەر منیش وەکو ئەوم کرد جا فەرقمان چییە؟ بۆیە داواکارم لە ئێوەی بەڕێز هەر هەواڵێکتان هەیە بەنسبەت ئێمەوە لەقی چوار بفەرمونون لای ئێمە پشتڕاستی بکەنەوە، یا لە ڕێی بەرپرسی لقەوە یا لە ڕێی بەڕێز کاک کامەرانەوە کە بەرپرسی ڕۆشنبیری و ڕاگەاندنی بەشی ڕۆشنبیری و ڕاگەاندنی ئێمەیە. دوایە توانن ژمارە تەلەفۆن وەرگرن ئەگەر لاتان نییە. بەڵام مەچن خۆتان تەسلیمی بوختانی فەیسبووک و ئەوانی کە حەزیان لێ لایکەکانیان بەرزێتەوە، ئێوە خەڵکی پرۆفیشناڵن، نابێ خۆتان تەسلیمی ئەوە بکەن. وەرن ئەگەر خەبەرێکتان بیستووە وەرن پشتڕاستی بکەن لای ئێمە. ئیتر من زۆر سپاستان دەکەم و جارێکی تر من پیرۆزبایی ڕۆژی ڕاپەڕینی شاری هەڵمەت و قوربانی لە خۆم و لە هەواڵانم و لە هەموو خەڵکی سلێمانی یەکەم و وەکو هەمیشە لەخوای گەورە داواکەم کە کوردستان هەمیشە ئاودا. ئەزانی کورد دەڵێ ڕاست بۆ برای شێرا بوو. ئێمە هیچ گومانێکمان لە تاقەی خۆمان نییە، هیچ گومانێکمان لە بەرنامەی خۆمان نییە. هەر گۆڕانکاریەک لە سیستەمی هەڵبژاردنە کرابێت یا بکرێت، ئێمە بای ئەوە تەجروبەی سیاسیمان هەیە لەم 70 ساڵەیە کە بتوانین خۆمانی لەگەڵا بگونجێنین، بۆیە نەکە هیچ تەسیرێک ناکات و نەکترسمان نییە، بە قووەتێکی باشەوە بە ورەیەکی بەرزەوە بەرەو هەڵبژار. هەڵوێستی ئێمە لەسەر مەسەلەی لەسەر کورسی پێکاتەکان ئەوەیە کە جارێ ئەم محکەمەیە محکەمەیەکی دەستوری نییە، یعنی حەزەکەم ئێوە صحوفین، ئێوە متابعن، بڕۆن خۆتان متابعە بکەن. ئەم محکەمەیە کە ئێستا هەیە لە پێش نووسینەوەی دەستورە دروست کراوە، معنای دەستوری نییە. بڕیارەکانی ئەم محکەمەیە بڕیاری سیاسین، بڕیاری قانونی نین، لەسەر ئەساسی دەستوریش نییە. ئەمە حرەکەیەکی سیاسیە، موامرەیەکی سیاسیە بەرامبەر هەرێمی کوردستان کە بە قەناعەتی ئێمە ئەگەر خەڵکی کوردستان وریان نەبن و ئێمە وشیار نەبین بەرەو هەنگاوی زۆر خراپتر و تێکدەر بەرامبەر هەرێمی کوردستان چێت. ئەو موامرەی کە ئەکرێت لە هەرێمی کوردستان لە ناو عێراق جێبەجێ ئەکرێ، بەڵام حتمما لە شوێنی ترەوە دیزاین ئەکرێ و پرۆگرامین ئەکرێت و تەزریق ئەکرێ دەردی عەرەبەڵێ، ینی بە شرینقا ئەیەن لە بێشی ئەمان و ئەمان لێرە جێبەجێەکەن. بەڵێ ئێمە هاوکاری یەکە ئیدارەکانە بین، لە خزمەتیانیا بین و هەواڵێکی کارژەر لە لقی چوار بەرپرسە لە عیلاقاتی یا تەنزیمکردنی پەیوەندی ئێمە و یەکە ئیدارەکان ڕێگر نابین و هیوادارین یەکە ئیدارەکانی سلێمانیش حسابی لاجیک بۆ ئێمە نەکا. ئێمە خەڵکی ئەم شارەی باوکو باپیرمان لەم شارە بوون لە دایک و عەمری خۆیان کردووە و ئەم بینایە قۆنسڵخانەی هیچ سەفارەتێک نییە، ئێمەش لاجیک نین، بێگانە نین، میوان نین. ئێرە ئەم شارە چەند شاری یەکێتی نیشتیمانی کوردستان و گۆڕانەوەوانی ترە، ئەومە شاری ئێمەیە
ئێمەش خەڵکی ئەم شارین بۆیە هیوادارین خوشک و برا خۆشەویستەکان کە لە بەرپرسیارەتیان لە یەکە ئیدارەکان فەرق و جیاوازی نابێ بکەن لە نێوان ئەمەی کە چێ پارتیە و چێژێتی لە بەروی حکوومەتی هەموو خەڵکی کوردستانە لە هەولێر و دووهە و پیچ و لێرەش نابێت جیاوازی بکرێ. فەرموو ئەگەر ئینشاءڵڵا پارتی بوو بە حیزبی یەکەم لەم شارە ئێمە ئەوەی لە هەولێر و دووهە کردومانە لێرەش دەکەین. ئێمە گەر ویستمان جادەیە دروستکەین 10 ساڵی پێ ناچێت زیرەچین لەوەیە. ئەگەر ویستمان ئاوەڕێ شوێنە چاکەین زوو چاکێکین. هەموو خزمەتگوزاریەکانی ترکە هەیە بە بەرچاوی هەمووتانە بەڕێز سەرۆکی حکوومەت هات بناغەی پرۆژەیەک دابنێ لە هەڵەبجە لە سەنتەری معانات و لێقەومان و جینۆسایدی کورد. هێشتا وابزانم نازانم گەشت بۆ هەولێر یان نەگەشت بۆ سەرۆکی حکوومەت مەجموعەیە خەڵک چوو بوون ئەویان تێک و مەکان نا بەس لەبەر ئەوەی سەرۆکی حکوومەتەکە لە پارتیە. جا ئەمە یەک. دووهەم دیفاکتۆیەک هەیە جەنابی سەرۆکی حکوومەت چەند جار کاک مەسرور باسی ئەوەی کردووە وتوێتی ڕێگەمان بدەن با خزمەتتان بکەین. ڕێگەمان بەن چییە؟ دەنگمان بەنێ با خزمەتتان بکەین. بەڵام دیارە هەر دەنگەکەش کافی نییە. ئێمە دەسەڵاتی فعلی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جۆرەی کە لە هەولێر و دووهۆک هەیە لێرە نییە. بۆ شتێکی یعنی حقیقەتێکە بەڕاستی بڵێن. حقیقەتەکە ئەوەیە کە لێرە بڵێن ئیدارە خۆجیەکانی ئەوەی کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان دیارە لە شوێنی ترەوە بڵێنی ئازورێک وەکو پارتی دیموکراتی کوردستان نەک مەسەلەی ئەم بڕیارانەی دادگای فیدراڵی هەر موامەرەیەک لەسەر هەرێمی کوردستان هەبێ ئێمە بە هەموو قووەتی خۆمان بەڕووی ئەوەستینەوە بە لە ڕێگەی لە کەناڵە سیاسیەکانەوە لە کەناڵە قانونیەکانەوە هەوڵ ئەدەین کوچەڵی بکەینەوە.